شیران عەبدوڕەحمانە دانیشتووی شاری سلێمانیم مامۆستام لەگەڵ پیشەی مامۆستایەتێکەشە حەزم لە کاری فۆتۆگرافی هەیە وەکەوەی کە حەزم لێتی 3 ساڵە کامێرام هەیە و وێنە ئەگرم نەمتوانێت تا ئێستا بیر لێ بکەمە ئەوەی کە پیاوێکی کە فۆتۆگرافەرە من نەتوانم بیکەم. بەڵێ ئەم ساڵ لە 6 پێشانگا بەشداریم کردووە دوان لە سلێمانی دوان لە ئاڵەبجەی شەهید لە ڕانیە و لە هەولێریش بەشداری پێشانگام کردووە بە وێنی کەسایەتی لە یادی سلێمانیە بەشداریم کردووە بەڵام پێشانگاکانی کە بە وێنەی سروشت زۆر حەزم لە وێنەی سروشتە بە تایبەتی گوڵ. جۆرە وێنەیەک ئەگرم بۆ نمونە وێنەی ستایلم گرتووە هی کوڕان هی کچان وێنەی بکوزاوام گرتووە هی تەخەڕوج هی بێرزدەی اینجا هی خەنەبەندان هەر زۆر. بەڵێ هەر بەناوی خۆمەوە بە ناوی شیلان لۆگۆم لەسەر داناوە بەڵام پێی جم نییە وەکو ئەوی ڕیکلام بۆ خۆم کردبێت و وەک ئەوەی کە ببێ بە پیشێکی سەرەکیم کاری فۆتۆگرافی نانەخێر بەڵام تێ هەر لە ڕێگای تەلەفۆن و هەواڵپرسین و هاوڕێیان و خزمانەوە بەڵێ بانگیان کردوم هەمووی ئەوەی کە پێوتم یعنی لە ئیشەکە ڕازی بووە چکە پێشتر ئیشەکەی بینیوە اینجا پێوتم لە ئیشەکە ڕازی بۆ دوای ئەوەش هاوڕێی ئەو هەر لەوە ڕازی بۆ بانکێشتی کردم پێی وتومەتەوە بۆ کاری فۆتۆگرافی تر اینجا هیچ کێشەیەکم نەبووە لەگەڵ ئەوەی کە کوڕە بانگی کردم بۆ ڕستم گرتن یان کچە یان دایک و باوک بۆ مناڵەکانیان نانە ئەو شتانە هیچ کێشەیەک نییە. کەسە ئەبێ حەزی لێ بێت ئەبێ یعنی بۆ هەموو پیشێک ئەبێت تۆ ئارەزوت لێ هەبێ بتوانی زاڵی بەسەر ئەو ئیشەیە اینجا ئەتوانی بیکەی بۆڵێ کامێرەش بەرنامەی زۆرە جگە لە ئەو تۆ شتێکی سادەیە بەر بە مانیۆڵ وێنە ئەگرین وێنەی مانیۆڵ جوان و تایبەتە. ئەو تو بۆ چ کار دەگەیەوە بەکاریانن ئەو کاتانێک کە بۆ کاتێک دوێنەی بەڵێ تەنها بۆ کاتانێک کە پەلەیە یان شتێکی هەر ئەتیادی سادە بێ بەلاتەوە بۆ وێنێکی تایبەت بتەوێت ئەوە هەر مانیۆڵ بەکارێنی من لە هەموو حاڵەتێک هەر مانیۆڵ.
نانەخێت هیچ شوێنێکی وامانە تایبەت بێ بە فۆتۆگرافەر بەڵێ هەموو فۆتۆکانم خۆشە بە تایبەتی فۆتۆی مناڵەکانم کە گرتومە لە مەکتەب ئەوانە هەمویان وەک مناڵی خۆ من تایبەتن لەلام وێنەی سروشت وێنەی گوڵەکانم یعنی کە هەنێ جار کاتم هەبێ دانیشم بە تایبەت سری گوڵەکانم ئەەکەم سری مناڵەکانی مەکتەب ئەەکەم کە فۆتۆی جوانم گرتون بە تایبەت ئەو مناڵانی کە تایبەتن کە تایبەتمەندیەک لە چاویانە لە ڕوخساریانە دەرئەکەوێت ئەوانی کە خاوەن پێداویستی تایبەتن وێنەی جوانم گرتون وەک ئەوەی کە خۆشە و حەزم لێتی کاری فۆتۆگرافی خۆشە بەڵام وەکەوەی کە پیشەمە بە بەردەوامی و نزیکی 15 ساڵە مامۆستام ناتوانم بڵم یعنی پیشەی سەرەکی مامۆستاییە. هەموو جۆرە ئیدیت و هەموو بەرنامەیەکی فۆتۆشۆپ بەگشتی هەمووی کوالەتی فۆتۆکان تێکەیە هەموو فۆتۆگرافەرانش کە ئیشی بکوزاوە ئەکەن و تەنانەت بۆ سروش بۆ هەموو وێنێکی کێش بەکاری هێنن فۆتۆشۆپ ئیدیتی وێنەکان بەکاری هێنن هەمووشی کوالەتی تێکەیە زۆر پێوەی دیارە بەس ئەو کەسەی کە بینەری وێنەکەیە کە تەنها مەبەستی حەزی وێنەکە بێت کە وێنەکە ئەگرێت و کەسێکی ئاسایی ئەیتەوە بەدەستیەوە بەلایەوە جوانە لی نازانێت کە ئەوە فۆتۆشۆپ کراوە یا خۆت ئیدیت کراوە نازانێت بەڵام کەسێک فۆتۆگرافەر بێ بە زووی هەستی پێکات کە ئەوە ئیدیت کراوە فۆتۆشۆپ کراوە دیقەی وێنەکە تێکەیە بە تەواوی بە تەئکید چاو لەو فۆتۆیە تێر نابێت کە خۆی سروشتی خۆی جوانە بەبێ ئیدیت و فۆتۆشۆپ کانون و نیکۆن زیاتر باوە شەریکی کەش هەیە مارکێکە هەیە بە زیاتر کانون و نیکۆن. نانە ئیدیت و فۆتۆشۆپ بەکارم نێناوە بۆ وێنەکانم وێنەی زۆریشم گرتووە یعنی لە فیستیڤاڵی نێودەوڵەتی سلێمانی بەشداریم کردو وێنەکانم کەسایەتیەکان پۆستم کردووە هەنێکان وێنەی سروشت چەند وێنەم هەیە پۆستم کردوون وێنەی کامێرەکە خۆی جوانە پێویست بەوە ناکە پێویستی بەوە نەکردو ئیدیت و فۆتۆشۆپ بۆ بەکاربێنم.
فۆتۆگرافەری ئافرەتمان زۆرە ئێستا بە تایبەتی لەم ساڵ ینی ئەوەی کە حەزی لی بووە توانیوێتی ینی تواناکانی خۆی بەرەو پێشەوە ببات لەو کارەیە هیوادارم ئەوانەی کەش بتوانن هیچ ڕێگرێک نێبێت لە بەردەمیانە. وەڵا هەموو هاوڕێین هەموو یەکمان خۆشە هەموو کار بەیەکەوە ئەەکەین زۆر باشن لە کوڕان لە کچان فۆتۆگرافەرەکان. هەنێک بەرنامە هەیە نەگۆڕە بۆ کاری وێنەگرتن هەمووی دووبارێ و ساڵانی پێشە بەکارێن هەنێکیش هەیە تازەیە بەڵێ لە ڕێی یوتیوبەوە لە ڕێی سایتەکانەوە توانین ئەیدۆزینەوە کاری لەسەرەکەین وڵە هەیە وڵا بێم فول مواصفاتی هەبێ ینی کوالێتی وێنەکە لەو ئاستەیە بێ بتوانێتەوە لە پێشانگای بەژاری پێ بکەیت هەمووی دەستکاری ئەەکەن داوای وێنە ئەەکەن ئێمە بۆیان ئەنێرین ئیتر خۆیان بەدڵی خۆیان دەستکاری ئەەکەن هەنێک لە فۆتۆگرافەران توانایکی باشی هەیە کامێرەکەشی باشە بەڵام هەروەکەوەی کە ڕاهاتووە لەسەری و وا هەستەکە ئیلا هەربی کات جوانترە بۆی ئیدیت و فۆتۆشۆ بەکار ئەهێنێ هەنێکی شەیە کامێری باشی پێ و ئەو توانایی نییە هەر پەنە ئەباتە بەر ئەو بەرنامەیە بۆ جوانکردنی فۆتۆکانی.